نە دەفتەرم ما نە وەستم ما نە هیچم ما. زەرەر و زیانەکان چی بوو ئەمڕۆ لە سووتانی بازاڕەکەیەوە دوکانەکە دوکانی چی بووە؟ ئێمە دوکانی عەشای ناوماڵە سەلاجە و مجەمیدە و مبەریدە و ئەی تەلەڤیزیۆن و ئاوا فڕنی کارەبایی و بابەتی ناوماڵە. زەرەر و زیانەکانتان چەندە تقریباً؟ من بەخوا 10 ملیۆن وەبانە بەزیتر 10 ملیۆن وەبانە بەزیتر ناتوانین حدود بێژی بەزابەتەوە 9 ملیۆن بەس 10 ملیۆن وەبانە تاکێت. ئەی لەسەرەوەی کە بڕیارە ئەمڕۆ هەر ئەم ئێوارە قەرەبوو بکرێنەوە قسە چێ لەسەرەوەی ئەوەها بە زووی قەرەبووە کرێنەوە؟ وەڵی دەستخۆشییان لیەکەین و یاخوا ماڵیان ئاوا بێ ئەگەراوە هاوکارمیان کرد زۆر مەمنون. قەرەبوو بکرێنەوە توانە زووتر دوکانەکان ئارە وەڵام من ئەگەرم بۆ نمونە ئەم ئێوارە قەرەبوو بکاتەوە ڕۆژ شەمە سبوختیار مەسەری سبوخچی سبوخم بۆ بکە. ئەی سبوخم وەکی کارەبای لێ بەسمەوە کوجارانی کێشەم نامێت تێمە سەری شەکەی بکەم. بەس ئەگەر قەرەبووم بۆ نەکرێتەوە لەوانەیە نەتوانم وە مایەکترش بێ مەسەریش. دەفتەری قەرزمان سوپیا وەسڵمان هەمووی سووتیا هیچمان نەما. ئەوە دوکانەکەی بینی بە چاوکە. واتە قەرزشتان لای خەڵک بۆ دەفتەرانە سوتاوە؟ ئای چۆن جگای 15 ملیۆن وەبانمان لای خەڵک بووە هەمووی سوتا. چۆن ئەو قەرزانە کۆکەنەوە دواتر یعنی بەو ئەوان ئەوان ناڵێن کە قەرزیان ئەی وەڵا ئیترەوە خوێتە خۆی و خوای خۆی. من چی بکەم؟ خۆی ئەگەر ئوژدانی بووە ئەیتێنێتەوە ئوژدانی شوێنێ وتی نێوەلام و خۆیتر تۆ هیچ بەڵگەیەکت چۆن نەماوە. منەوە بەڵگەم بوو لە ڕۆژی ئەوە ناتی بۆ لای من قەرزت بدەیت من هیچ بەڵگەیەکم بۆ دەسوێنی. چی بکەم؟ یعنی هیچ بەڵگەیەک ناتوانم بۆ زۆر 25 مەسەریا بێژم تۆ 400,000 قەرزاری ژێ 20 لێنە با بدەمێ. نە دەفتەرم ما نە وەستم ما نە هیچم ما. سڵاو لێ بێت چۆنی حاجگیان بەیانی دوای ئاگرکەوتنەوەکە قسەمان کرد وتت نزیکەی 17 ملیۆن زیانت بەرکەوتووە. ئێستا بڕیارە قەرەبوو بکرێنەوە ئەوها بە زووی قەرەبووەکرێنەوە تا چەند پێت باشە کە بەو قەرەبووکردنەوەکە یتوانین دوکانەکە بکرێنەوە زۆر پێمان باشە و زۆر مەمنونیش ئەبین کاکەجیان ئەو پەری مەمنونیش ئەبین کاکەجیان ئەگەر بمانکرد حکومەت ئەگەر ئەمەمانە بۆ بکە ئێمە زۆر مەمنون لە 25 ساڵ. ئەم قەرەبووە کە بڕیارە ئەمڕۆ قەرەبوو بکرێنەوە هیچ کار ئاسانیەکە بۆ ئێوە زووتر دوکانەکان بکەنەوە؟ ئەیکا چۆن ئەیشکەن طبعاً دعمێکە چۆن هەرە وەڵا کار ئاسانیەکە بۆ ئێمە قوربان چۆن نایکە چۆن نایکە کام برێ باشە ئەگەر قەرەبوو بکرێنەوە کێ ئەتوان دوکانەکانتان بکەنەوە وەکو سەرەتا؟ وەڵاهی زۆر لە بەیانی و دەست پێکەین. خۆتان دەزانن ئێستا ئەمە لیژنە و لایەنە معنیەکانمان ڕاستپاردووە بە مەبەستی تەخمینکردنی زەرر و زیانەکان و لیژنەکە دەست بەکارن لەلایەنە تایبەتمەندەکانی ناحێ ڕزگاری ئاسایش و پۆلیس و بەرگری سارستانی و شارەوانی هەرێکی بە هەرکوو مەهامی خۆی هەڵەسێ و ئەوەی کە پێشتر باسم کرد زەرەرەکان تەنها زەرری ماڵین زەرری گیانیتیانی خۆشبەختانە و نووسینگەی جەنابی کاقوباد و سکرتارێتی سەرۆک مامجەلال لەسەر خەتن بە مەستی قەرەبووکردنەوەی زەرر و زیانەکان.